ساڵی 2025 لە ماڵ هەیە لە گەڕێکی پەنجەعەلی بەهۆی نەبوونی کارەبای نیشتیمانیەوە بە پەرەمێس ئاوی ماڵان گەرم دەکەن بەهۆی خراپی کارەبای نیشتیمانی لە شارەکە بڕیارە سبەی سێشەممە کۆبوونەوەی ئەنجومەنی پارێزگای کەرکووک ساز بکرێت لەنێو ئەو کۆبوونەوەیدا بانگێشتی بەڕێوەبەری فەرمانگەی کارەبا و بەڕێوەبەری بەرهەمە نەوتیەکانی شارەکە بکرێت. ئەمە کۆبوونەوە بۆیە ساز کراوە بەهۆی ئەوەی کە لە ئێستادا دۆخی کارەبا بە شێوەیە خراپە هاوڵاتیانی تووڕە و نیگەران کردووە. ئەگەر بەراورد بکرێت لە ماوەکانی ڕابردوودا کارەبا ڕەنگە لە 18 سعات بۆ 15 سعات بدرا بە هاوڵاتیان، بەڵام لە ئێستادا لە 48 کاتژمێرە نزیکەی 7 بۆ 8 کاتژمێر دەدرێت بە هاوڵاتیان. یعنی ئەوە ساڵی 2025 لە ماڵ هەیە لە گەڕێکی پەنجەعەلی بەهۆی نەبوونی کارەبای نیشتیمانیەوە بە پەرەمێس ئاوی ماڵان گەرم دەکەن بەهۆی خراپی کارەبای نیشتیمانی سبەی کۆبوونەوەکە ئەنجام بدرێت. ئەمە سەرڕای ئەوەی کە لایەنە سیاسیەکان ناکۆک بوونە بەشێک لەوانە سیاسانی کە بەشداری کۆبوونەوەکانی ئەنجومەنی پارێزگای کەرکووکیان نەکردووە لە ماوەکانی ڕابردوودا و پێویست بەوەی کە لە دەرەوەی پێکەنانی ئەم ئیدارەیە بوونە سبەی ئەندامێکی ئەنجومەنی پارێزگای کەرکووک کە لەبەرەی ناڕازی بوو ئەوە ئەحمەد ڕەمزی کۆپرلو کە کاندیدی بەرەی تروکمانی بوو سبەی سێشەممە بەشداری کۆبوونەوەکان دەکات. ئەمەش بۆ یەکەم جارە وەکو خۆی دەڵێت بەهۆی ئەوەی کە کارەبای نیشتیمانی خراپە و کۆبوونەوەکە تایبەتە بە کێشەی هاوڵاتیان سبەی بەشداری ئەو کۆبوونەوەی دەکات. ئەمە لە کاتێکدایە ئیداری پارێزگای کەرکووک لە ماوەکانی ڕابردوودا هەوڵیدا کە بە میکانیزمی نوێ بەشە گازی مۆلیدە ئەهلیەکان زیاد بکات و کارەبای نیشتیمانی زیاتر بدات بە هاوڵاتیان لەگەڵ کارەبای مۆلیدە ئەهلیەکان، بەڵام هەموو ئەو هەنگاوانە ئەنجامی نەبوو. دۆخی کارەبا بە شێوەیەک خراپە کە سبەی وای کردووە کۆبوونەوەی ئەنجومەنی پارێزگای کەرکووک بە پەلە ساز بکرێت و لەنێو ئەو کۆبوونەوەیدا هەوڵ بدرێت کێشەکان چارەسەر بکرێت و کارەبای نیشتیمانی زیاتر بدرێت بە هاوڵاتیان.